خۆشەویستان ئێمە دەزانین شێخ مەحموودی حەفیتێکەکە لە کەسایەتیە دیارەکانی کوردستان و لە جیهانیشدا بەگشتی بایەخ بە مێژووی ئەم کەسایەتیە دراوە کەسێکی شۆڕژگەر بووە دژی داگیرکەرانی کوردستان پاشایەکی ئەم کوردستانە بووە دیارە لە جیاتی ئەوەی کە ماڵی ئەم کەسایەتیە یاخود تایبەتمەندەکانی ئەم کەسایەتیە وەکو مۆزەخانەیەک وەکو ئەرشیفێک پارێزگاریان لێ بکرێت بەردەم ماڵەکەی کراوە بە گەراج ئێمە لەم تۆرەدا باس لەوە دەکەین کە ماڵەکەی شێخ مەحموودی حەفید چۆن پارێزگاری لێکراوە و پێویستە چی بۆ بکرێت و مێژوەکەشی بۆکەی دەگەڕێتەوە گفتوگوێم بابەتە لەگەڵ مامۆستا عەبدولخالید سابر مێژوونووس و هەروەها مامۆستای زانکۆ دەکەم کە ڕاستەخۆ لە بەردەم ماڵەکەی شێخ مەحموودی حەفیدەوە لەگەڵ ئێمەدایە مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش زۆر سوپاس بۆ ئەوەی کە لەگەڵ ئێمەدا بەشداری ئەمڕۆم ئەمە بزانم ئەو ماڵی کە تۆ ئێستا لە بەردەمی دایت ئەو ماڵی کە لە بەردەمیەوە میوانداری یاخود میوانی ئێمەیت مامۆستامێ بزانم مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە لە چ سەردەمێکدا لە چ ساڵانێک شێخ مەحموودی حەفید هاتووەتە ئەم ماڵە و لەم ماڵەدا مامەڵەی کردووە. سەرەتا سپاسی کەناڵەکەتانەکەم بۆ دەرفەتە پشتش قسەی هەر لەسەر کراوە لەسەر هەندێک بابەتی ئەم ماڵە تەمەن کە شێخ مەحموود لە حکوومەتی یەکەمی لە 1970 بە سەرپەرشتیاری بەریتانیەکان ئەم حکوومەتە دامەزرا تەمەن ئەم ماڵە ماڵی کەسێکی تر بووە و دوای ئەوە شێخ مەحموود کە حکوومەت یەکەمە ڕوخێ مێجەسۆن و خانووا کاتە بنکەی خۆی ینی شوێنی خۆی مێجەسۆن کە دەبێت حاکمی سیاسی دوای شەڕی دەربەنی بازار کە شێخ مەحموود ئاوارە دەبێت پاشە شێخ مەحموود لە مانگی تشرینی 1922 بە فەرمانی شاهانە بەریتانی و اتفاق لەگەڵ حکوومەتی عێراقیە دەکرێتە مەلیکی کوردستان ئەمە شوێنی ئەم خانووە شوێنی بڵێن بەر ئیداری شێخ مەحموود بووە یعنی ئەوە وەکو شوێنەکە کاری باری ئیداری حکوومەتەکەی واتە مامۆستا لەم خانووەدا نەماوەتەوە لەم خانووەدا نەژیاوە تەنها کۆبنەوە سیاسەکانی تێدا ئەنجام داوە بەڵێ 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 کۆبنەوە سیاسەکان تا ڕادەیەک یعنی سەکان خانووەکەی شێخ مەحموود خۆی وەخۆی ماڵن لە گەڕێکی کانێن شێخانی ئێستا بووە بەرامبەر مزگەوتی گەورە لەوێدا بوون ماوەیەکیش لە کانێسکان ئەتر خۆی لە ماوایە شێخ مەحموود لەوێ بووە بەڵام بۆ حکومڕانی و کاروباری ئیدارەکەی هاتووەتە ئێرە بەڵێ مامۆستا اینجا بە دێنە سەرەوەی کە حکوومەتی دووەمی لە مانگی سێدا حکوومەتی دووەمی لە مانگی سێدا دەڕوخێت لەمبەرتانەکان بۆ بارانی سلێمانەکان دەکرد و ئەشکەوتی جارسەناو لەوێشەوە تەنگی پیاڵ دەسن و دەچێتە دیوی ئەودی کوردستانی ڕۆژهەڵات بەڵام دوایی لە مانگی تەقریبا کۆتاییەکانی مانگی حوزەیرانی هەمان ساڵدا بە زەبری هێز خۆ دێتەوە بە سلێمان و حکوومەتی سێم دادەمەزرێنێت هەتاوەکو مانگی حوتی 1924 ئەوە تت بەلایەن بەریتانیەکان و باوکاری حکوومەتی پاشایەتی عێراق ئەو حکوومەتە دەڕوخێت و ئەوە بۆ دوا حکوومەتی شێخ مەحموود وەکە حکوومەتی سێم بەڵێ مامۆستا وەک ئێمە دەیبینین ئەم خانووە تەمان ئەو خانووە کۆنا مێژوەکەی زۆر کۆن ئەم خانووە کۆنا یعنی بڵێ وڵا تازە لە سەدەی بیستەما دروستکرا بێ کۆنا لای سەدەی 19 ئەوانەیە وەڵام نۆژەن کراوەتەوە ئێستاکانش خەریکی نۆژەکردنەوەن چەند ساڵێکە لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی دیارە ئەوان ینی باوکاری چەند بڵێن دایرێکی تر وەکو خوان مۆندی سو هەندێک لەوانە ئەم خانووە ماوەیەکی چەند ساڵێکە ئەمە لە نۆژەنکردنەوە هەیە وازان کاتی خۆیمە 20 ساڵم پێشچوومە ناو لە کەناڵێک لە ناو حوشەکە و خانووەکەدا خەریکی نۆژەکردنەوە وازم تا ئێستاکانە تەواو نەبووە هەندێک شوێنیشی بۆ دائنێن کە لە ئەسلەکەیدا ئەوە نییە چۆن سەرای سلێمانی کاتی خۆی یەک نهۆم بووە ئێستا بۆتە دوو نهۆم ئەمەشان بە هەمان شەوە هەندێشت دائنێن خۆی دەستیان خۆش بە شتێکی چاکەن ئەو شوێنە ئەو شتانەی کە دائنێن وەکو جەمالێن و نازام چی و ئەمانە یا هەندێک شوێنی تر دانێن لە ئەسڵەکەی دانیە باس باوەکو ئەسڵەکەی دەچێت چکە لە وڵاتانی پێشکەوتوو تەنها لە هەندێک وڵاتانی تریش شوێنێک نوێژە نەکرێتەوە وەکو خۆی بە هەمان کەرەستەی دروستکردنی بیناکان دروستیەکەنەوە بە هەمان مەعالیمیش دەستکاری ناکرێت نەکەم و نەزیاد بۆ شێوەیە بێت بۆ ئەوەی ئەو مەعالیمە
بمێنێت و بەڵێ مامۆستا من دەمەوێت ئەوە بزانم کەوەکو ئاماژە و پێدا لە ماوەی پێشودا بەردەمی و خانووە کراوە بە پارکی ئۆتۆمبیل و چەند جارێکیش نۆژەن کراوەتەوە. من دەمەوێت بزانم کە پێویستە چی بۆ خانۆ بکرێت کە نەکراوە و چۆن پارێزگاری لێ بکرێتەوە و چۆن نۆژەن بکرێتەوە. ئێمە هەرە و خانۆنیە شوێنی تریشمانەیە لە سلێمانیدا شوێنی کەسایەتی تریشمانەیە لە بەداخەوە تەنیشتەکەی کراوە بە گەراج یان خانووەکان کردووە تەختیان کردووە خانووەکان تەخت کردوانە بە گەراج ئەوە ئەگەر مەجارێ بێ لەسەری ڕپۆرتین بکەین بەرنامە و ئەمەی ماڵیش مەحموود بەردەمەکەی وەتە دیارە کە سیاری لێ وەستێت تەنیشتی بە تەنیشتی بەدەستە چەپی خانووەکەدا گەراجە دیوی ئەو دیوی هەر گەراجە بەردەمەکە شێوەتانێ هەمامی سەرچنارە ئەو چەند مەتری لێوە دوورە بەڵام هەموو سیارشن لەوێ ئاوەستن لەو کۆڵانانەیە تەنها لای ڕاستی نەبێ چەند خانووێک ماوەتەوەش خانووەکان گڵ بوون ئێستا بوونەتە کراوە بە کۆنکرێت واتە وەکو ئەسڵەکەی نەماوەتەوە لە سلێمانی کە چەندی جاریش قسەمان لەسەرەوە کردووە سلێمانی خۆی هەموو شارێک لە دنیاە معالیمی خۆی هەیە سلێمانیش معالیمەکەی ئەو گەڕخانی ئەو خانووە کۆنەکانی و گەڕەکە کۆنانەیە کە هەر لە مەڵکەندی و شێخان و حاجیحان و دەرگەزێن و سەرکارێز و بەرخانەقا و سەرشەقام و چوارباخ و کانێسکان و بڵێ لای شوێنی گاوران و سەرچیمەن و سەرگۆل و جوولەکان ئەمە معالمی سلێمانی لەگەڵ هەندێک شوێنی تر هەبووە وەکو سەرای سلێمانی و قوتابخانەکانیش بۆ قوتابخانەیەکە بووە لە پێش سەدەی بیستەم و هەروەها لە سەدەی بیستەمی شارسەمانی شێخ مەحموودە قوتابخانە کراوەتەوە وەکو لە تیفیوانە ئێسەکانە شوێنەکەی نماتەوە تەنانەت بینایەکە بووە بینای تەلگراف وکاتە تەلگرافی لەم کە دەوڵەتە عوسمانی دامەزاندوی سەکانە ئەوە شوێنەکەی کرد بە تۆ هەر نازانێت چییە بەڵام لە وڵاتانی تر بە قوتابخانەی و بە هەشتێکی تر بێ بە خانوو بە هەشتێکی تر ئەی پارێزن ئەوە ئاشکرایە کە خانووی چەندین کەسایەتی لە وڵاتانی ئەوروپی بێ لە ئاسیا بێ لە هەر شوێنێکی تر بێ و تا ئێسەکانە پارێزراوکو خۆی دروستە کردەوە ساڵانە بە هەزاران کەس سەردانی ئەو شوێنانە دەکەن بەڵام لێرە ئێمە ئەوە کە ئەو خانوانە ماوەتەوە هەندێکی بەداخەوە ڕێژەی ئەوەی ماوەتەوە زۆر کەمە لە چاو ئەوەی کە ڕوخێنراوە یعنی لە دوای ڕاپەڕینەوە لە سا هەفتا بۆ هەشتا و خانوانە مابوونەوەی گەڕە کۆنەکان بەڵام بەداخەوە پێسەکانە ببینە هەمووی چ خانوو ماوەتەوە ئەوش هەندێکی خەریکە ئەڕوخێت تەمەەن وای لێکن بۆی بڕوخێت دوای بکەنە گەراج و پاش گەراژش بیکەنە بنا لەکوێی دنیادا هەیە گەراج لە سنتەری شارابێ لەکوێ دنیادا هەبووە خانووی دێرین کە معالیمی شارەکەیە بڕوخێت و بکرێ بە گەراج ئەمە لە سلێمانی لە شاری تری کوردستانی باشووریش ئەمە هەر هەیە بەداخەوە یعنی وحتا تەنانێت ئەبێ ئاماژەش بۆ بدرێ یعنی کە دەبواە لە ساڵی 1992 کە حکوومەت و پەرلەمانی کوردستاندا دەمەزرێ قرارێک لە قرارە گرنگانەی کە دەرک بکرێت پاراستنی شوێنەوار و کەلتوریەکانە بەڵام ئەو قرارە زۆر درەنگ دەرچوو قراری تر پێشتر دەرچوو هەندێک قراری تافه بەڵام ئەوە لە پێشتا دەرنەچوو لەم ساڵانەی دوایە قراری دەرچوو کە بپارێزرێ بەڵام ئایا پەرلەمان بە دوواداچوونی کردو بۆ ئەو خانوانەی نەک لە سلێمانی شارەکانی تری شار و شارشگانی تری کوردستانیش کە معالیمی ئەو شوێنێ بپارێزر نەخێنە پارێزراوە چە خانووی دەپارێزرێ ئەو چەند خانووە شتێکی ئەو تۆ نێ بپاراستنی دەبێ معالیمەکە هەمووی پارێزرێ بەداخەوە لە ساڵی 2012 قسەم کرد لەو کاتانە لە سا 50 ئەو خانوانە مابوو ئەو کاتانە ئەگەر حکوومەت بودجێکی باشێ بوو بیپارێستایە یعنی با بڵێن کرێکی تێبکردا کرێچەکە خانووەکەی پاراست داهاتەکەشی بۆ حکوومەت ئەگەڕایەوە و خانووەکەش وەکو معالیمەکەی ئەگەڕای شتێکی لێ نەدەکرا بودجێکی زۆرە بوو بەڵام بە قسەی منە بە قسەی کەسانێکی تریشیان نەکردوە گوێیان نەگرت ئەمە دیارە شتەکە لە ئەمدەن دەکرێت بەداخەوە تەمەن ئەوە مامۆستا دەمەوێت بزانم لە ئێستادا ئەم خانووە کەسی تێدەچێواتە خەڵکی هاوڵاتیان دەتوانن بچنە نێو خانووکەوە بزانن چی تێدایە چی شتێ پارێزگاری لێکراوە یاخود دەرگاکەی قوفڵێکی لێ دراوە و ئیتر تەنها وەکو دیمەنێ ماوەتەوە ئەمێ پرسیاری ئەوەش بکەم ئەو دیزانی کە ئێستا خانۆکەی بۆ نمونە دەرگا و پەنجەرەیەکی شێوە دێرینی هەیە هەر هەمان دەرگا و پەنجەرە کۆنەکەیە یاخود لە کاتی نۆژەنکردنەوەیە ئەم دەرگا و پەنجەرە و ئەم دیزاینانی بۆ بەکارهێنراوە. سەبارەت بە پرسیارێکەمەت
خەڵکی کە ئەچێتە ئەوە دەبێ مۆڵەتی وەرگێت بۆی بچێتە ئەوە ئەوانەی کە لەوێن کە سەرپەرشتی دیزاینەکە و نوێژەکردنەوەکەی دەکەنەوە ئەوە مۆڵەت لەوان وەرگێ هەندێک لە شوێنی خانووەکە وەکو خۆی ماوەتەوە یعنی شێوازی دیزاینەکەی هەندێکیشی هەیە زیادەی بۆی دروستەکەن ئەوە دروست نییە بەڵام زۆربەی وەکو خۆیەتی بکرێت باشترە لە سەدانەوەی زیاتری هەروکو خۆی بێڕێتەوە باشترشتی زیاوانەی بۆ نەکرێت کە لەسەر ئەو وێنە کۆنەی کە ساڵانی بیستەکان وێنەکەی گیراوە ئەمە بەنسبەت ئەو خانووکەوە بەداخەوە تاوان سەکانە بەردەمەکەی سیارە و هەندێک شتتری لێیە دیارە ئەوە باشی ناپارێزە حەقەوە بەردەمی بکەنە باخچێک وتە سیار و شت لەوێ نەوەستێت چونکە گەشتیار دێت و قوتابخانەکان و خودکارانی زانکۆ و پەیمانگاکان و کەسانی تر دێنێرە با بەو شێوازە نەبێت باشترە ئەو بەردەمی ئابوو شێوەیە نەمێنێتەوە. بەڵێ مامۆستا دەمەوێت بەنسبەت ئەوەی کە خانوو تریشەیە لەم ناوە بەڵام بەداخەوە شتێکی ئەو توی نەماوەتەوە خانوانە مامۆستا دەمەوێت باسی ئەومان بۆ بکەیت کە ئەمە ماڵی مەلیکێکی کورد بوو یاخود کەسایەتێکی دیاری کورد بوو دەمەوێت بەراورد بکەیت کە بە ماڵی مەلیکی وڵاتانی کە چۆن پارێزگاری لێکراوە. بەراوردەکەی چۆن دەکرێت بەراوردەکەی ئەوەیە کە شوێنی پاشایانی وڵاتانی تر یان سەرۆکی کۆماری یاش کەسایەتێکی تر خانووکان بیناکان دەپارێزن و لە نۆشەکردنەوە شاوکە خۆی دروستیەکەن. من چەندین وێنم لایە هی وڵاتانی ئاسیاش هی وڵاتانی ئەوروپیش کە ئەو وێنانە هی ئێستا هی ساڵانی بڵێن 2022 و لەگەڵ وێنە کۆنەکەدا شتێکی ئۆتۆی جیاوازی تێدا نیە وەکو خۆی دروستیەکەنەوە بەڵام ئێمە ڕاستە نوێژەکردنەوەکە دەستیان پێ کردووە بەڵام وەکو خۆی ئەگەر بیهێڵنەوە چاکە. شێخ مەحموود کە مەلیکی کوردستان بووە خۆ هەر مەرج نییە ماڵی ئەم بەڵکو کەسایەتی تریشمان هەیە هەلە ناو شاری سلێمانە نەک لە سلێمانی لە عێراقا ناوی دەرکردو بەڵکو تەنانەت هەندێکیان هەیە لە دەوڵەتی عوسمانیشە ناویان هەیە و کەسانێکی دیار بوون لە خانوەکانیان ئێستەکانێکیان ماوەتەوە چ ساڵ لەوێ داوامەکردنە ڕوخەیە دەوری 2014وانە کەسانی تریشمان هەیە لە سلێمانێکی لەوانە مستەفا پاشایی ئەمریکیە شەریف پاشای خەندان کووا خانووەکەی ئەوەی کە ئەو کەسەی کە بەڕاستی ڕۆڵێکی گەورەی بینیوە لە نوێژی کردو لە سیاسەتی کردوەوە لە کۆنگری ئاشتی ساڵی 1990 لە پاریس داوایەوەی کردو مافەکانی گەلی کورد دەستەبەر بکرێت داوای لە ئەندامانی کۆنگرەکە کردووە کە وڵاتانی هاوپەیمانمان بوون سەرکەوتوی جەنگی یەکەمی جیهانی بوون. ئەو ماڵانە دەبێت پارێز کەسانێکی تریش هەیە کە ئەبێ ئەو ماڵانان ئەو کەسایەتیانە پارێزن ماڵی مێژوور نووسانە بواری پەروەردەیە بواری سیاسیە بوارەکانی ترە بەڵام بەداخەوە زۆربەی زۆری خانووی ئەو کەسایەتیانە هیچی نەماوە هەمووی چەندانەیەک ماوە کە بە پەنجەکانی دەست ئەژمێردرێن. بێگومان کوردستان مێژوەکەی پڕە لە کەسایەتی ڕەسەن و کەسایەتی بەتوانە و خاوەن ئەزمونێک کە توانیوانە جێپەنجەیان لە کوردستاندا جێبێڵن بەڵام ئێمە ئەمڕۆ بەگشتی مامۆستا چاوەڕێکەمان سەبارەت بە شوێنی مانەوە و شوێنی بڕیاردانە سیاسەکانی شێخ مەحموودی حەفیتە ئەماژە بۆ بکەی کام ئێتر ئێستا نەوە دوایەوە گەورە دەبین ئێمە جیلێکی تازین جیلی تازی دوای ئێمەشەیە لەوانەیە تا ڕادەیەک ناوی ئەو کەسایەتێ دێرینیانە و تیاندا شێخ مەحموودی حەفید تا ڕادەیەک کاڵ ببێتەوە هێشتنەوەی شوێنی مانەوەیان کردنە مۆزەخانەیەکیان یاخود کردنەوەی مۆزەخانەیەکی تایبەت بە ئەوان چۆن وا دەکات کە ناو مێژوو دەستکەوتەکانی ئەم کەسایەتیانە لە زەهنی نەوەکانی داهاتووشدا بچەسپێت. بەڵێ وایە تاوان ئەوانە لە وڵاتانی تر هەیە هەتا لە وڵاتانی دراوسێشەوە هەیە یعنی ئەگەر ئەو پاشایانە کە دەسەڵاتیشیان نەمابێت بڵێن کودەتایان بەسەرا کرابێ یان گۆڕانکاریەک لە دەسەڵاتیان نەکرابێ خانوەکانیان وەکو خۆی ماوەتەوە یعنی ئەو دەسەڵاتی کە تازە هاتووتە سەر دژی ئەو پێشووتریش بێ نهاتوو خانووکەی بیناکەی بەڕووخێنێت بە هیچ جۆرێک نە ئەو بینایی خانووکەی ئەو نەی شوێنەکانی تریش ئەوە پاراستویانەوە با لەگەڵ شار ناکۆک ببێت
بەڵام ئەمەی لە سلێمان و لە هەندێک شاری تری کوردستان ئەگوزارێ دروست نییە بەڕاستی چونکە وەکو ئاماژەم پێدا شوێنەوارەکانی شوێنەوار و معالمی هەموو شارێک بەو شوێنانەوەی کە هەیەی گەڕەکە بینایە هەشتێک هەیە پاراستنی ئەوە بۆ پاراستنی ملەتەکە خۆیەتی یعنی ملەتێک دەبێ هەموو نەتەوەیەک کەلتور و شوێنەواری خۆی بپارێزرێت چونکەوە ناسنامەیەتی ئێستا لە کوردستانی سەرانسەری هەموو کوردستان بڵێنە چوار پارچەکەی چەندین شوێنەواری گرنگی تێدا ئەوەی کە دۆزراوەتەوە وشی کە تا ئێسەکانە بە دوایە گەڕێن بۆ ئەوەی پشکنینی بۆ بکەن گەرچی هەندێکیان مڵکی کورد نەیکردوون نەتەوەکانی پێش داین کردووان بەڵام بۆتە مڵکی کورد لە ناو خاکی کوردستانە دەبێ پارێزە وڵاتانی تر چەندین تیمی شوێنەواری ئارکیۆلۆژیەکان لە وڵاتانی ترەوە دێن بە دوایە گەڕن چکە زۆر ئەمانە زۆر گرنگن بۆ مێژووی نەک بۆ مێژووی کورد بۆ مێژووی هەموو مرۆڤایەتیش بەڵام کورد دەبێ شاد بێتەوە و هەرچەندێ تا ئەسەکان تا ئارادەیە کاریگەریکی هەیە بەڵام بە شێوەیەکی عام نییە یعنی تایەتی دەڵێ شوێنەوار چییە ینی ئەوە بیری هەلای پارەیە ئاگای لە دنیا نییە ڕاستە مرۆڤێکە بەڵام بەناو مرۆڤ ئاگای لە دنیا نازانێت شوێنەوار چییە ئەوە زانێ بەس گیرفانی پڕکا لە پارە ئەمە شتێکی زۆر خراپە ئەمە کارێکی خراپە تۆ سەری وڵاتانی ترکە تەنانە بڕۆ لە ئەفریقایە بزانە شوێنەوارەکانیان چۆن پاراستووە چی هین دەرەوەی شارەکان کە خێڵەکانن زۆریان و چی ناو شارەکانیش حتا خێڵەکانی ئەوێ کە من چەندینی مونم لایەوە پاراستویانە یانەوانی کە لە دەرەوە شارەکان و کە ئاگاشان لەو شوێنانە نیە بەڵام شوێنی باو باپیرانێتی ئەی پارێزی بە هەر شێوازێک بێت بۆچی کورد لە هەزاری سێما بۆ جۆرە بێت ئەی کاتە تۆ خۆت بە میوانی ئەم وڵاتە دانی دیارە خۆت هینێوە دانانی کە ئەوانەی کە نایپارێزن ئەوانەی کەی پارێزن ئەوە ڕوحی نەتەوەیان تێدایە و ئەوانە درسۆزن ئەو کارە دەکەن هەر کەسانێک بن هەموو کوردستان لەبەرەوە ئەبێ خەڵکی وشار کردێتەوە لە کەناڵەکان لە رادیۆکانە لە خوێندنگاکانە لە کۆڕووکۆبنەوەکانە یانە ئەوانە نا کە بە هەر بە قسە ئێمە ئەواکەن تۆ کردەوەکە دەبێت دیار بێ ئێمە حکومت ئەبێت یعنی دەسەڵات ئەبێت کە شێوەیەکی فەرمیە ئەبێ ئەو شوێنانە پارێزە ڕاستە کەسانێکن گوێی پێ نادەنێ ینی تیمان نییە بۆ شارەکان لەوانە خەڵکی بێش بن بەڵام حکومت نابێت بیاڵە بێڕوخێنن پارێکیان باتی شتێکیان باتی بۆ ئەوەی نەڕوخێنەوەکو لە وڵاتانی تر یان هەندێک کەسی شەیە لە سلێمانیا کە من هەندێکیان قسەم لەگەڵا کردوون و بەنامەکانیان بینیوە لەو ساڵانی پێشتر ئێمە چی بکەین وتم ئێوە هەندێکتان هەیە پێویستان نییە بۆ خانوانە بیفرۆشن هەبوون باوەڕەسەش بێ پێویستان پێ نییە بۆ خانوانە تێکە دەنوێ فرۆشن بۆ پارە بیهێڵن و یادگاری خۆتان تایە بۆ شارەکە ڕاستە هەندێکیان هێشتوانە تۆ دڵسۆزن هەندێکیشان هەیە بە پەلە پڕوسکە دوای بەرنامەکان ئەچن ئەی فرۆشن و ترەوەی کەی کرێت نازانێت چییە معالیم و شوێنەوار توزانێت چێ تەختێکا و معالمەکەی نالێت ئەمە چ دڵسۆزیەکە بۆ شارەکە جاوای دڵسۆز نەبێ بۆ شارۆسکەی خۆی دڵسۆز نییە بۆ خاکەکەشی ئەوە شتێکی ڕوون هاوکەشەیەکە ئاشکرا بەڵام بەداخەوە ئەوە دەکرێت بەداخەوە باشە مامۆستا ئەمێ بزانم بایەخنەدان بە شوێنی مانەوەیان بایەخنەدان بە مێژووی کەسایەتە دیرینەکان کەمکردنەوەی قیمەتی شۆڕشەکانیان نییە کاتێک بە شێوازێک لە شێوازەکان تا ڕۆژ دێت بە دوای ڕۆژدا بەردەم ماڵەکە دەکرێت بە گەراژ خانۆکە خۆی دەڕوخێ کاڵ دەبێتەوە ئەمە کەمکردنەوەی نرخی شۆڕشی ئەم کەسایەتی دیاریانەی کوردستان نییە؟ خۆی نرخی ئەوانە کەم نابێتەوە بەوە بەڵام معالمی شارەکەیە کە کاریگەری هەیە لەسەر معالمی شارەکە بەڵام کە ئەو کەسانی ئەو جۆرانایکەن وەکو ئاماژت پێدا ئەوانە ڕێز ناگرن لەو کەسایەتیانە بەڵام ئەبێ کەسانی دڵسۆز و لە پێش هەمیانەوە دەبێ حکوومەت ئەبێ ئەوانە پارێزونیە لەوانە بکرێت حکوومەت دەوری چی حکوومەت دەرەوە نییە کارەبایە ئاو یا نازانم هەندێک کاروباری تر هەیە باز و نازانم چی ئەو شتانە بکە گرنگتری شت ئەوەیە کە شوێنەوارەکانیشی پارێزێت چونکە ئەوەیە وڵاتانی تر یان خەڵکانێکی تر کە قسەمان کردووە زیاد لە 20 ساڵەمەوە پێش تۆ بە چیەوە شانازی دەکات هەموو ملەتێک یا هەموو دەسەڵاتێک حکوومەتێک کۆمەلگایەک بە شوێنەوارەکەی و معالمی شوێنەکەیەوە شانازی دەکات شانازی بە بینایی بەرز و بە ئۆتۆمبیلی مۆدل بەرزەوە نییە گەشتیارەکە دێتە ئێرە لە وڵاتانێکی ترەوە بچی ئەوروپی بچی ئەمریکی بچی وڵاتانی تری ئاسیایی بێت کە دێنە ئێرە سەری معالیمەکە و شوێنەوارەکەی تۆ دەکەن سەری بینابەرزەکانن ناکەن ئەمە چەندین جارە ئەمە
من قسم کردووە و ساڵانێکی زۆرە خەریکەوە بە نووسینیش ئەوەمەیە بەڵام کە گوێ نەگرێت دەسەڵات چی لێ دەکەی یا خەڵکەکەی ترکە گوێ نەگرێت چی لێ دەکەی هەموو شتێک بۆ پارە تۆ ناو مهمە خەڵکانێکی زۆر لە کوردستان و لە هەموو جیهانە زۆر دەوڵەمەند بوون چەندین خانوویان هەبوو چەندین شوێنیان هەبووە بەڵام ێستا ناویان نەماوە لەبەرەوەی مەسەلەکە مادی بووە بەڵام کەسانێکە بوون لە هەر ڕێکە لە ڕوێکان و خزمەتیان بنێتەوەکو بە جیهانیش کردووە چ زانایە چ مامۆسایانە چ ئەندازیارانی ئەوایە چ سیاسیەکانە مێژوویەکان پەروەردەی هەر بوارێکی تر بێت سەرسەکانە ناوەکانیان ماوەتەوە بە هەزاران کەسێ لە هەموو جانە بە کوردشەوە کەواتە ئەبێ ئەوانە بوترێت بەڵام بەداخەوە لە ناو کۆمەڵگای ئێمەدا هێشتا نەگەشتە ئەو ئاستی پێویستکە هوشیار بن لە ڕووی شوێنەواری و کەلتوریەوە ئەوە کارەساتێکی گەورەی بەدووادا بێت ئاماژەشمان پێدا و کەسانێکی تریشان هەر ئەوەی کە دڵسۆزن لەم بوارەدا بەڵام گوێگرتنەکە کەمە یعنی جێبەجێ ناکرێ بەداخەوە ئەوەیە کێشەکە لە درێژەی قسەکانتدا ئاماژت بە ناوی چەندین کەسایەتی جوان و هەروەها کەسایەتی سنگینی ئەم کوردستانە کرد کە لە ئێستادا شوێنەوارەکانیان خاپور بوون با بڵین نەماوە بێگومان ئینشەڵا لە داهاتوودا پرۆگرامی دیکەی تایبەتمان دەبێ بە ماڵ و شوێنی مانە و هەروەها مێژووی کەسایەتی دێرینەکانی دیکە زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولخالید سابر مێژوو نووس و مامۆستای زانکۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمە بووی مامۆستا سپاس بۆتەوە من ئەگەر ڕوخسەت باە فەرموو مامۆستا ئەگەر ڕوخسەت وایە دێڕێکە بووە بموتایە بەڵام ئەتن نازانم بوارە بێ دێڕێکی من شاعر نیم بەڵام دێڕێکەیە بۆ ئەوانەی کە ئاواکەن لە هەموو سەرانسەری کوردستانە ئەم دێڕم بۆ داناون ئەتر بەخۆیان نابستنەوە ئەی دەرن قەترانانی دەزڕەشانی رووسیا چۆن ئەم گوڵشەنەتان کردە وێرانەی دنیا سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی زۆر سپاس